قورآنەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی قوربەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە ئێمە ساڵانە وەکو دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لقی سۆران کە داوامی قوتابخانەکان تەواو بۆ هەڵەسین بەکردنەوەی خولی هاوینە تەمان خولی هاوینەی تایبەت بە کوڕان و بە کچان ئەو هەنگەی ئێستا دەیبینن ئینشاڵڵا وێنەی ئەچێشن و دوایەتر پەخشیەکەن ئەوە تەنها ئاهەنگی خولی یاخود دەوامی کوڕانە ژمارەیان کوڕەکان تقریبان 100 قسوور تەڵەبە بوو ئەو مادانەی کە ساڵانە لە دەستگای نووری حکمە پێشکەشی قوتابیانەکەین سێ مادەی سەرچینە مادەی یەکەمیان فێرکردنی قورئانی پیرۆزە طبعا ئەگەر منداڵ فێر نەبوو بوو فێری پیتەکانیەکەین دواتر فێری قورئانی پیرۆزیەکەین دواتر وانەی دووەمینیان فێرە تەجویدی قورئانی پیرۆزیانەکەین وانەی سێمینیان ئادابە ئیسلامیەکانە ئەو سێ بابەتی سەرەکی ئێمەیە کە فێریانەکەن جگە لەوەیش کە مەسەلەن هەفتانە سمینار هەیە لەسەر شێوازی تەندروستی خۆپاک و خاوێن ڕاگرتن سەراوکردن خۆشۆردن ئیدی هەمووی ئەوەی پەیوەست و پەیوەندە بە خۆپارێزی تەندروستی جگەلەوە بابەتی ڕۆشنبیریان پێشکەشەکەی لە ڕێی کورتە فلیم ئەفلام کارتۆن و جاری وهەیە نیوەڕۆخوانیان بۆ سازەکەین خواردنیان ئەدەینێ و لە کاتی نیوەڕۆخوانەکان شتی تەرفیهی وەرزش ئەو شتانیان پێشکەشەکەین ئیدی وەکو باسم کرد ئەوانە کۆمەڵە چاڵاکیەکەن لە خولی هاوینی پێشکەشی دەوامی کوڕان و کچانیەکەی ئەلحەمدولیلا ئەو ساڵەشەوە لە کۆتایی نزیکە بینەوە یەک لە خاڵەکان ئەوەیە کە ئەو تەڵەبانی لە خولی هاوینیان بەشدار کرد داوە لە وەلی ئەمرەکانیانەکەین چی حەزی لێ ئەتوانی بەردەوام بی تەمانەمە جگە لە خولی هاوینەش وەکو زانیاری تەڵەبەی بەردەوامیشمان هەیە هەوڵەدەین زۆرترین ئەو تەڵەبانەی کە لە خولی هاوینیان بەشدار کردێ بیانکەینە تەڵەبەی بەردەوام لە ڕێی پرسکردن بە وەلی ئەمرەکانی بەڕاستی زۆر سوپاس لێ دەستگای نووری حکمە دەکەم کە ئێمە فێری قورئان کرد سوپاس لە مامۆستایانەش دەکەم کە هاتن کاتێکی خۆشمان بەسەر برد لێرانە فستیڤاڵمان کرد وەڵڵاهی دەستخۆشیان لێ دەکەم لە ماوەی 2 مانگدا توانیم 2 جزء بخوێنم لەبەر بکەمەوە دەستخۆشی لام و مامۆستایەکانەکەم تا ئێستا منیان فێرە 2 جزء کردەوە لە ماوەی 2 مانگا من هاتوومە ئەم ئێرانە و فێری 2 جزء بوومە ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نووری هودای تۆ تاجی سەرمانی ذکری حەکیمی بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمن وەک بابی سێ منداڵی ئەو ساڵەکە کە لە دەستگای نووری حکمە لە لقی سۆران بەڕاستی کە ماوەیەکی زۆرە لەگەڵیان ماندوو بوون و هاوینی ئەم ساڵ بە تایبەتی بەڕاستی زۆر لەگەڵیان ماندوو بوون خوای گەورە پاداشتی سەرپەرشتیارانی ئەو خولانە و سەرپەرشتیارانی دەستگا بداتەوە کە بەڕاستی ماندوون خوا پاداشتی خێریان بداتەوە یا ڕەبی بە ئێمە پاداش نادرێنەوە ئەوان ئەو کەسانن کە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام وەصفیانە کاتن خەیڕکم من تعلم القورآن وعلمه بەڕاستی ئەوانە باشترینی مرۆڤەکانن کە هەم خۆیان قورئان فێرە بن و هەم خەڵکیش فێر
فێرەکەن کە بەڕاستی ئەوانە لە بەشی دووەم کە خۆیان فێر کردووە پێشترەوە ئێستاش هەوڵەدەن خەڵک فێری قورآانی پیرۆز بکەن. جا بەڕاستی ئەم سوپاسی زۆر سوپاسیانەکەم کە لێرە ئەو ساڵ دویان قورآانیان ختم کرد و یەکەشیان هەر بەخۆیان لێرە لە خولەکەی بوو بۆ مامۆستا و بڵین لێرە لە خولەکەی بوویتەوە مامۆستا ئەوەش هەر بەڕاستی پاداشتەکەی و فەزلەکەی لەوانە گەڕێتەوە کە ڕاهێنانیان پێکردوون کە لەگەڵیان ماندوو بوون کە هەوڵیان لەگەڵ داینە و ئینشاءڵڵا وەکو گوتم یعنی ئەوانەوە بەر فەرمودەی پێغەمبەرەکەون عەلەیهی سەڵات وەسەلام و پاداشتیان بە ئێمە نادرێتەوە مەگەر تەنها خوای گەورە پاداشتیان بداتەوە. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بخوا کە توانیم لە دەستگای نووری حیکما قڕائەی خۆم خەلاس کەم و لە لای مامۆستای خۆم قورئانەکەم ختم کەم. هەروەها دواتریش ڕێگەیان پێدام کە لێرکانە ببمەوە مامۆستا و دەست بە قوتابیان بڵێم لێ سپاسەکی گەورەم هەیە بۆ دەستگای نووری حیکما و سپاس و پێزانینی خۆمیان لێ دەکەم. ڕێزیان لێ دەگەم وەکو ئەوەی کە خزمەتی میان کرد. قورآنەکەم مەی ناکیژینم بە نووری تۆیە. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. من نعم بعض محمد أمن تمن من صلاة لا خلش ورتهم دانشتي سورانم من دالبو قرآن مخوينت لا دايك باكم وشتانا كأمن أوان بخوشين سباس عندكم لا دزقاي حكمة. أعوذ بالله من الشيطان الرجيم. إنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعده. آيات سنة آيات 66 سورة نساء. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولقد أوحينا إلى موسى أن أسر بعبادي فاضرب لهم طريقا في البحر يبسا لا تخاف دركا ولا تخشى. فاتبعهم فرعون بجنوده فغشيهم من اليم ما غشيهم وأضل فرعون قومه وما هدى. یەکەم ئەوە فەزڵی خوای گەورەیە کە ئەو منداڵی بەمە بەخشیە کە قورئانی حیفز کردی ئەکسەریەتی فێربوونەکەشی بەهۆی ئەوەی بۆ زیاتر لە ڕووی تەلەڤیزیۆنەوە لە ماڵێ بەردەوام قورئان لەسەر تەلەڤیزیۆنی بووە هەموو کەناڵەکان ئەوانەی قورئان لێ ئەدەن ئەوە وەریگرتی لە قورئان لێوێن دەرڕا. بەڵێ وەختی لە جیدا چێشدا بوو ئەو منداڵە دایکی محەدەل قورئانی لێدایە کە ئەو قورئانە بە ئەمری خوای دیار تەعسیر لە ناو جیدا چێش لێ کردیە. نەخۆ هیچ مەلان لۆ نەگرتێ بڵێ مەلا شتیوا لە فێر کردبی و تەنها لە ماڵی ئاخری قەڵەمی قورئانێشم لۆ کڕیە لۆ پێداچوونەوە چی لۆی ئەگە خەڵەتە چیە بیشتە چیەبی عنی ڕاستی کاتەوە. نەوەڵاو خوێندنەوە یەکەم خولە بینێرین لێرە ئەو ساڵ دەستگای حیکما دەستخۆشیان لێ یەکەم کە خولەکیان کردەوە خوا خێریان بنووسی کوڕەکەمیش بەشدار بوو الحەمدوللا مامۆستایەکانی ڕایان لێ و سوپاس بۆ خوای گەورە. بەڵێ ئەوەی کە من پێم خۆشە لەسا کاک باڵای باز بکەم کە بەڕاستی تەڵەبەتی نمونەیە لەو خولەی هاوینە بەشدار بووە و دەستخۆشێکی زۆرم هەیە لۆ ماڵەوەیان بەس ئەو تێبینێ کە ئەمن لەسەر کاک باڵام هەیە ئەوەیە کە ئەمە لە کاتی دەرس شەرعکردن و وانەگوتنەوەدا کاک باڵا یعنی خۆی مەشغول نەکرد بەڕاستی بە ئەولا یان قسە لەگەڵ ڕەفیقەکەی خۆی بکە یان برێ ئەوە ئەو هەبوو یان ئەوە چوو بەڕاستی یعنی دیقەتم ئەدایێ ئەوەی کە با بڵێن لەسەر سەبوڕەی لۆمانە نووسین واجبیان بوو ئەو هەوڵیەدا لەک نەخۆ یعنی یەکسەر لەبەر بکاتن وە چەندین جار بەسەرەن تاقیشم کردیتەوە و هەڵمستاندیا نەیویستێ تەماشای سەبوڕێکی بکاتن و هاتیە لە پێش سەبوڕێ ڕاوەستا و بەروەلای تەڵەبەکان دەرسەکەی خۆی بۆتیتەوە. حكيمي بودل درماني
بنوري تويا قرمن ببينم نغمي جنتي قربي ضاكم باخي زانستي